خۆشیسە سڵی خۆتە لەبێ کاکارانی خۆشەویستان ڤڵۆگێکی زۆر خۆشمان بۆتانەیە کاکارانی خۆشەویستان ئەم ڤڵۆگە چییە؟ ئەم ڤڵۆگە لەوانەیە لە کووردا ئێمە یەکەم جار بین بیکەین نەبینیوە من ڤڵۆگی پێش جەژنەکەین زۆر خەڵکی ڤڵۆگی جەژنی کردووە بەڵام ئێمە ڤڵۆگی پێش جەژنەکەین ئەم دە ڕۆژەی ڕەمەزان چیمان کردووە و چیمان نەکردووە اینجا هاوڕێیانی خۆشەویستان ڤڵۆگی زۆر خۆشە بێ ئەتوانن هەتا ئەتوانن تا ئاخری لەگەڵمانە بن تا ئاخری ڤڵۆگەکە لەگەڵمانە بن وە بیرتانە چ لایکن و سەبسکرایبکەن و شێرکە وارەی خۆشەویستانمە دە ڕۆژ پێش جەژنی هینە خۆشەویستان ئەمە ڕووداوی بچووکی سەر ڤیدۆکەی پێتان پیشانەیم ئەم ڤیدۆیەکی ئێستا پێتان پیشانەیم ئەمە ڕووداوی بچووکی سەر ڤیدۆکەی سێ دیکە ناڕێنی خۆشەویستان اینجا ئێستا هەرێم زای ڤڵۆگەکە چین خۆشەویستان شووتیەکەمان لەت کردووە زەر دەرچووە کاکەیەکیان ئەلێنە بام نیش تۆس لەخۆم دێڵە ئەوە ئۆریا هەر حیوەتی خواردنە تۆ بۆ ئەو نەنەوسنی بەس وەڵا نەوسنی خۆشە ئەڵڵا لە شێفانە شێفەکان یەڵا وەریان خۆ نایتامی توانە ئەدێ وەریا تەخیرە بەس خێرە ئەو نەمڵچەمڵ جمەکە بەخوا لە ڕێک من وایە بەخوا ئەزانم تایبەتیتیایە ڕووداوی سەیریتیایە شتی تایبەتیتیایە نابێ چاوەنجێک بۆ جەماعەت گەشتینە 100 کەی سەبسکرایبەر دەموچام دەرەخەم دوای 12 ساڵی در نا 100 کەنا بەس بگەینە 10 کەی سەبسکرایبەر لەوانەیە دەموچ بەتاتەیە ئەم شتە سوورەی پێوە بێ ئەو زوو نادەم چوادیەکە تێرم بە قورئان نعم كتبت كاكا منو كجوامير أمو جاري لقى كأوريانا شرنا لەسەر بنی ئەم مەنجەڵە جانا سري خوما کردومانە بەسەرە ئەیتر شەڕە لەسەر گەڕێنی خۆشەویستان شتەکانمان کڕیە جاج لەگەی من زۆر جوانە هەردووکمان لەیەکە هەردووکمان لە یەک لەجا بۆ جەژن بە جدی شتێکی زۆر کاکە وەریان دوسێ ڕۆژە لە ماڵەوە نییە تاقریبی دوسێ چوار ڕۆژە لە ماڵەوە نییە ئەم هەر ڕۆژ وەرناتەوە من گلیم لێ کاگەنەس گلیلی هەیە ئیتر هاتۆ لە پڕ ئەم جلانەشان بۆ هاتوو کاکەڕێنی خۆشەویستان نەکەم لە ئەمراتە تو ئەمانی بۆی نەیم بەزیشتێکی زۆر جوانە ئەنە سۆریانی دزداشە جامە خەریکە ئەمرمەوە بانگیە کاکە بانگە ئەوەنی نەما بە بانک تقریبی 5 شاری هیما ئەم فڵۆگەی پێش جەژن جەماعەت کەس نەیکردوتە ئێستا یوتیوبەرەکان زۆر فڵۆکی جەژنیان کردووە یەکەم جارە چیەکرێ فڵۆکی پێش جەژن لەگەڵمان نابن دزانی ڕووداوەکان چیە و چی نییە ڕەمەزانە و لە شەوی عارفە گەورە و شەوی ئەنا شەی لەلێتۆ قەدرێت قەدر و جاوبوونێ پارشێوان دەستان خۆش بێت دەستان خۆشە جا ساهەروە بڕیارمانە لەگەڵ کاگەنەس و کاگۆریان بۆ خۆمان چین سەرێک لە دەرەوە بین شەوی مەسەڵەی ڕەمەزانە و ئەڕێ نەختێشتی پێداویستیمان هەبێ ئیکڕین بۆ بەرە جەژنان خۆمان حازرەکەین ڤڵۆگی زۆر کاکە ئاچی وەماینی جەماوە چی واچی وەماینی نای ئێستا اینجاوە کوونێ کە جەماعەت شەی 26 ڕەمەزانە ئەنە دەموچەوە دەرناچێ ئەم ڤڵۆگە زۆر تایبەت هاوڕێیان لەگەڵمانە بمێنەوە ڤڵۆگێکی زۆر جیاوازە ناوی ڤڵۆگەکە چییە؟ ڤڵۆکی پێش جەژن ڤڵۆگی پێش جەژن وەڵڵای زۆر سەبسکرایبکەن شێری هاوڕێیان شتی زۆر تایبەتیتیایە ڕووداوی سەیریتیایە شتی تایبەتیتیایە شتی نابێ چاوەنجێک بۆ جەماعەت گەشتینە 100 کەی سەبسکرایبەر دەموچام دەرەخەم دوای 12 ساڵی در نا 100 کەنا بەس بگەینە 10 کەی سەبسکرایبەر لەوانەیە دەموچاو دەرناخەم لەوانێ مەرحەلەیە چینە پێشەوە دەوە بێنە گرنگ نییە گرنگ کاگەنەس و کاگۆریانە ئەو دوانە گرنگن ئەوە من گرنگ نیم بەڵام یەک شتی ترم ڤڵۆگە زۆر مهمە ڕووداوی سەیریتیایە شتی سەیریتیایە شتی جیاوازیتیایە ئۆریان دەرناچی جا لایکەن ئێستا ڕێنە دەرەوە جەماعەت ئەوە ئێستا بەتەمای ڤیدیۆیەکی جوانی بۆ تیکتۆک بکەین
ویدیۆکەتان چییە بۆی باسیگەن کاکاڕێنی خۆشەویستان ویدیۆیەکی زۆر تایبەتە بەڵام ویتان نەچێت لایک و فۆڵۆ بکەن نابێ باسی ڤڵۆگی پێشێژ ئەجاڕێنی خۆشەویستان زۆر خۆشە لایکن و سەبسکرایب بکەن ئێستا هەر ئێستا ڤڵۆگی پێشژن باسی بکە ئەم ویدیۆکە بۆ تیکتۆک دایانێت چییە باسیگە کاکەجان ئەزانی توانە بۆ نمونە ئێستا کاکەجان ئەوە باسکەکە ئەمریکیەکە شوتیەکە کرێڵی کاکە شوتیەکە مرتەوە ئەی بەیاکسە بەڵام کوردی خۆمان کوردەکەی خۆمان کاکەم شوتیە بە چەندە بای 5,000 کاکەم شوتیە داماوە ڕەحمی هەیە ئەوی 2,000 شەقازیل هەیە بەخواتە سایشە اینجا وڵێم تاکە یوتیوبەرین کە ڤڵۆگی پێشدەژنەکەی نالەوانەیە هەبێ بیکە ڕێز ئیسڵامە لە بۆ هەموو لە یوتیوبەرێکی اینجا بنێ ڕێنی خۆشەویستان ڤڵۆگی جێژنیاکردێ بەڵام ئێمە پێش جێژنێکین ڤڵۆگێکی زۆر تایبەتە بێ وە 27 ڕەمەزانە ئیتر کاکە ڕەمەزانان ئەم ئەنەز نییە هەمووی ئێوارە سێری ماگەم مێشکی سەری بردوین هەمووی ئێوارەیە لەسەر مێماڵیمە کاکە من و کاک جوامێر هەموو جارێ لەگەڵ کاک ئۆریانە شەڕمان لەسەر بنی ئەم مەنجەڵە سەری خۆمە کردومانە بەسەرە ئیتر شەڕە لەسەر ئەمە سفرەکەی کاکەنە سوگاگۆیانە خۆشە ژین بەس ڕۆناڵدۆ میسی لەگەڵەوە خۆشە ژیاگەتان لێم مەچامە ئەڕێنەوە دەرەوە دیسانەکوونێ بۆ سەر سیەکەەوە بۆ بازار 27 ڕەمەزانەوە دوو ڕۆژتێ پەڕیەوە بەسەر ڤڵۆکی پێش جەژنە جاکە ڕوونە دەروانێ گیرە خۆم بەدەست ئەنە سووەریانە تا خۆیان نەگۆڕن هەتاوەکوونێ خۆیان نەگۆڕن بڕە خێرا پێڵەکان لەبەرکە دەی باڕێنرێنە دەی باوکەم لەگەڵمان نابن ئەچین ڕۆژمان شکاندووە ڕۆژمەشین نانەخۆین داچین بۆ سەر سیەکە اینجا دەچین بۆنەوە بازار یەکێ بیانی کالاگرێکی بیانی بلوسەکرێکی بیانی پێڵاوەکرێکی بیانی هەرێکە بیانی شێگرن ئاوای دووبارە نابێتەوە هەتا توانی شت کرا هاوڕانی خۆشویستان بەجددی چاوێکی بێتەنگی هەیە هەنی لە ژیرۆنانەخوا بێدەنگە ئێمەش ڕێین شتا خوێنە دەرە ئەنجەماعەت خۆشویستانەوە هاتین نامخۆی بەجددی ئەو نەبرسیما بوو ئەو نەبرسیما بوو ڕاستێ و حەلەویات و تەرریبات و بێپسی و خاڵە ئەنجا من زۆرم حەز لە بەتاتەیە ئەم شتە سوورەی پێوە بێ ئەو زۆر نادەم چموادیەکە تێرم بە قورئان نعم كشبه جماعة اشتي ماينكرافت هي في ماينكرافت لا ماينكرافت اوصل زين جوان كلامي ماينكرافت او خيطة عاوزتا شو كري؟ هذه شو كري؟ هذه درجة كري. كاكا كرازا خوشة. زوق. أراني خوشة تاني رجل كرين أوريان جلي كري وإسش إما خوما مزانين دلي كي جوان بوجرنا لجرين لا جلي زور جواني ليها رازانا خو بو من نبيو واشتي من جواني لي يلا زي والله تدر والله زور جوانا أوريان كريم نجار بيكرم زين بو ما نبي صارين تاكي كينوانيا زين بو ما نبي أماش مينا زين كاميا بو ما نبي ده يجي كأنا بوغرم وجيني قررني خوشي سانشتكان ما كريا جاج لقي من زور جوان هادوك مالك لجابو جرجن بجديش تيجي زور خوشي سانشتكان باشن ولاي هشت نی بیانی بچون با
بەس لەسەر کورسیەکی ڕق و تەق دانیشتە بووم جاونە سعد و برایان ناخۆش بوو جاو ناوڕانی خۆشەویستان ئەمە یەکەم جارمانە ڤڵۆگی پێشەش دەکەین مەش کاکەوریان هەرەخەوە نازانم ئەڵێ با پیرادەم هەرەخەوێت ئێمە یەکەم جارین کە ڤڵۆگی پێش جەژنەکەین بەڵام ڤڵۆگێکی خۆشە بێت ئێمە پێش جەژنەکەین و هاوڕێنی خۆشەویستان بێتان نەچە لایکەن و سبسکرایبیشکەن و شێریکە مۆڕەکانیشتن کامە چی ڕووەوە گەنمەکەی ئۆریان ڕووە ئەمەی تۆیە لای جوانە ئەی کامی تو یانس ئاوەتانیان میوە جەماعەنە سووریان گەنمیان ڕوان وەڵا بەتاوی نەوەتەوەتە وەتانی وەڵاڕواوە جەماعەتی خۆشەویستان بیستم 28 ڕەمەزان هاوڕێیان چوین بەیانی زۆر لە ساعت 8 چینە دەرەوانێ چون جوازوشمان پاسپۆرتیان دەکرد کاگۆریان بەیانی وەرەگرینەوانێ جاوکونا ڕێنی خۆشەویستان بیتان نەچێ لایکەن و ئێمە یەکەمین ڤڵۆگی پێش جەژنای فڵۆگی پێشژن خۆشە بێ لەگەڵ ئێستا چی یەکەین ئێستا ڕە 28 ڕەمەزانە چین سەریان بۆ چاکەین کاگۆریان چاکی ناکە جاری بێشوت چاکمان کرد هاوڕیانیان ئەو کۆ قژەکەی وەریانم جارە چاکی ناکە ئەوە قژەکەی مانێنەوەتۆ بەدەست خوا کاگەنە قژە زۆر زۆر بوو زۆر زۆر کوردی ناکەینەوە تۆزێک شەرمەم لە خۆما کرد ئەو قژم پێوەنەما تەرتیبات ئاکادەم و چاوی کاک ژوامێر بەس لە سێبەری ئەڵە هینە ئەڵێم ئەچین خشتاکەین جارانیی دایمەن ڕەمەزانان سێ ڕۆژ پێش دەژن قەیشێکە سەرتان چاکەن یعنی بۆچی تۆ ئیلا دقەی سفر بگەیتە شوێنەکە بۆ نمونە شەوی عارفە یا ڕۆژی عارفە سوێمەخوا جاری ژامێر ئەدێنە قژیانەکەن لایشی بەرز بۆ لای قژ زۆر زۆرە تۆ خوا زۆر زۆر قژی وەریان چاناهی هەردوو باعی یاڵا دەبێ وەڵی وەڵی کاک ژامێر و جاریان ڕۆی ئەو جاریان ڕۆی بەو خوایە کشوی عارفە گەورە بوو ڕۆی بۆ سەر چاکە سەعات 12 ڕۆی دوی شەوات سەعات دوی شەواتەوە دوی شەو یەکە جار بووام لەگرێنە دایمە من حەزەکەم سێ چوار ڕۆژ پێش دەژن بڕی بێ استراحەت قژێ چاکەیت و ئابی لە بۆ سێ چوار ڕۆژ درێژ بێتەوە من شوی عارف لا عيبين يا Sansımane şey. لا ديالي Bu. كيكينا ورازو او برتقالي بنجوشش لا كان بتاعته جيب طنز بتاعته لا تداني خسر بكي ورد كان جماعة خوش لسانو جوازك مردتهم أو يمين والله يجمع الناس والله عندنا الناس شو مظلومية مظلومية أنا صوابة ممكن تصير مين دور بابا ولا أجي وريا أخي أبغى صبادر الديناميك أنا جوالم قاعدة بنجاو دوكز لأوريانا شو بس
چی کردو بیکڕی ئەم شتە موهیمە چییە حەزت لێ کردو بیکڕی ئادێزم ئەڵا لەو شتە موهیمە نەبیکڕدی پارەکەی بەرە درێنە ئادێ بزانین چییە ئەم شتە موهیمە وای زۆر جوان بەدەستەوە نەرم نەرمە نەرمە هەرێسەش لە بەردەم مزگەوتی گەورە باشە تەرتیباتە هیلاک بێ ئەمڕۆ جا بە ڕۆژوو خەریکانی بە ڕۆژوە کاگە نەزەڵی هیلاک بوو لابەدی بۆ لێرە نایکڕی ئەگەڕێنی خۆشیسان ئەم ڕۆژ شەوی عارفە گەورەیە و زۆر زۆر خۆشە جاوکوونێ خواحافیزبوونی لە ڕەمەزان ئەەکەین کاکەگیان دوێنەشۆ ئاخر پارچێ و خواحافیزبوونی لە ڕەمەزان ئەەکەین و جاوکوونێ ئەم شەو ڤلۆگەکەما بڵاگین وجا نازایی ڤلۆگ چی ڕوئە چی ڕوونادات ئەمە لە خو زۆر خۆشەیەتر ئەم بڵۆی پێش جەژنە کاگەڕێنی خۆشیسان هاتوین اینجا کە ڕۆژی عارفە گەورە بێ ئەڵێن بەیانی جەژنە دنیای وامی ماڵش وەقێ ئەوەی ئەو شتەکرێ ئەو شتەکرێ ئەو شتەکرێ اینجا ناوڕێیانی خۆشویستان بەجددی ئەمڕۆ بەرنامەمان چییە شتەکڕین اینجاچینەوە بێ ئەوێ بۆ یاخکەین ئیشی خۆمەڕین بە ئیشی وەستای بۆ یاخ اینجا ناوڕێنی خۆشویستان جەوێکی خۆشیە و هەوری و بەس حەزەکەم باران نەبارێ بەخوا کاکە یامون جەژنە باران نەبارێ بەس هەستەکەم باران نابێت لایەک خۆر و لایەک ئاسمانەکەی هینە و نازانم شلۆقاوە بەخوا ئاسمانی شلۆق دەچین گۆشت کڕینە ئەم دوکانە گۆشتی زۆر جوانی لێ خوا لەسانە و خۆش ماشەڵڵا گۆشتەکەی جوان وانێ کاگەنس بەزی حیوانی گەورە خوا لەسانە و خۆش کاکە جەماعەت نوێژی نیۆڕۆمان نەکردووە شتمان هیچ بیکڕین ئەچینە مزگەوتە نوێژی نیۆڕۆ مزگەوتی زۆر خۆشە مزگەوتە ئازادی مزگەوتی بە سەرێکان وەڵای خۆشم مزگەوتی گەوت نوێژی نیۆڕۆمان کرد
کاکیان جەماعەتی خۆشەویستان ڤڵۆگی پێش جەژنمانتەواو بوو ئەزانن ئێستا بڵاویەکەی نانێ زۆر خۆشە جەژنتان پیرۆز بێ بەیانی هەمووی ئەزانێ بەیانی جەژنە لە شەوی عارفە گەورەیە و زۆر خۆشە بیرتان نەچێ لایکە سەبسکرایبکەن شێریشکە ماوەڕێکانتان جاڕیانی خۆشەویستان ئەزانن هەمووتان ڕۆژی عارفە گەورە و جا من لە هەر هەمی خۆشتر ڕۆژی عارفە گەورەم بەلاوە زۆر خۆشەوە جەژنتان شەوی عارفە گەورە کاکیان جەژن لە هەموو لایەک پیرۆز بێ ئیشەڵا هەر هەموو ڕۆژەکانتان لا جەژن دێت جەژن لە هەموو ڕۆژەکانتان لا جەژن دێت هەموو ڕۆژەکانتان کوورە کاکیان جەژنتان پیرۆز بێم بەجددی ڕەمەزانمان بەڕێ کرد خوا حافیز ڕەمەزان دوێنێش و ئاخیر پارچێ و زۆر ناخۆش بوو بۆ هەمومان دەتخوارە دوێنێش و پارچێ و نەکرد کاکە ڕێنی خۆشەویستان هیوادارم لایکە سەبسکرایبکەن شێرکە ماوەڕێ